بینەرانی عزیز ڕاستەوخۆ لە سلێمانیەوە کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی هەیە دەچمە لای پەیامنێرمان ڕاستی حەمامین ڕاستی سڵاوی خوا لێبێت ئەگەر پێم بڵێ ئەنجومەنی پارێزگای سلێمانی لەسەر چی کۆبووەتەوە چالاکیەکانی ئەمڕۆی سلێمانی بەگشتی چی هەیە؟ دیارە ئەمڕۆ کۆبوونەوەی ژمارە 55 ئەنجومەنی پارێزگای سلێمانی بەڕێوە دەچێت تێدا یەک تەوەر گفتوگوی لەسەر کراوی شەوەیە کە زەویە کشت و کاڵەکان بدرێ بۆ دەرچوای زانکۆکان بۆ ئەوەی کە ئیشی تێدا بکەن بۆ زانیاری زیاتر ڕۆبلای بەڕێز میدیاخان سڵاو لێبێ پێمان بڵێ ئەمڕۆ باسی چی دەکەن؟ ئێمڕۆ تەمان بەناوی خوای گەورە و میهرەبان ئێمڕۆ کۆبوونەوەی ئێمڕۆمان لەسەر پرۆژە کشت و کاڵەکانە لە پێناو هەلی خستنی هەلیکار بۆ دەرچوانی پەیمانگا و زانکۆکان لەبەرەوەی بەڕاستی پەیمانگا و زانکۆکان مستحقی ئەون زۆر بە کتوپڕبنی هێنایە ناوە لەبەرەوەی بەڕاستی هەلیکار نییە بۆ گەنجان پێویستە لەسەر حکوومەتیش هەلیکاریان بۆ بڕەخسێنێ بەڵام ئێمە ئەم پژنیارەمان کردووە و کە ئەم پرۆژە کشت و کاڵیانەی کە بەدەست حکوومەتەوە نیە ئەبی زەبێ کشت و کاڵیانی کە حکوومەت خاوەنین بخرێتە گەڕوو بۆ ئەوەی کە ئەم دەرچوانی کشت و کاڵانە ئیشی تیا بکەن. میدیاخان جیا لە بابەتی کشت و کاڵەکە ئەوەی کە ئێستاکە گفتوگوی لەسەرەکەن نە خوارەوە ئەندامێکی پێشووی پەرلەمانی کوردستان بابەتێکی بڵاو کردوێتەوە کە بابەتێکی تەنووسێت لەسەرێکە لە نەخۆشخانەکانی شاری سلێمانی کە باس لەوە کە کەسی گیان دەزا بۆ یەکەم دەرخەمی دکتۆرەکانەوە ئێوە ئەمە ناخەنە بەرباسی لێکۆڵینەوەی لێ ناکەن؟ طبعا خۆیمە پەیوەندی بە کۆبوونەوەکە نییە بەڵام ئەمە بەڵێ ئەوە هەبووە بە پێی ئەو راپۆرتانەی کە بۆ ئێمە هاتووە لیژنەی تەندروستی بەڵێ کەم تەرخەمی هەبووە لە نەخۆشخانەکە زۆر بەداخەوە کە نەخۆشخانێکی گەورەیە لە شاری سلێمانی ئەوە ئەو کەم تەرخەمێتیا ڕوونایە ئەگەر لە هەچ خستەخانێکی ترابکرایە زۆر طبیعی بوو بەڵام لە خستخانێکی گەورەی وای شارە و کەسیمای شاری پێ ناسرێتەوە ئەوە ئەوشتە ڕووینایە بەڵام ئێمە لیژنەی تەندروستی هەڵوێستمانەوێ بەرامبەر بۆشتە و بە دووادا چونمانەوێ سیارەکەم لەسەرەوە بزیاتر کە ئایا نەبوو ئێستاکە یەکێک وایە تۆرگانی گفتوگۆوە بەڕێوەبەری تەندروستی سلێمانی بانگێش کۆبوونەوە بکرایە؟ تەمان خۆی بە پێ پەیڕەوی ناو خۆی ئەنجومەن ئەبێت 48 کاتژمێر پێش ئەو کۆبوونەوە دانرێ ئێمە لە ڕۆژی چوارشەمەوە کۆبوونەوەماندانەوە سەرۆکی فراکسیۆنەکە لەگەڵ دەستەی سەرۆکایەتیە ئەو شتش کە ڕوویاوە دوێنێ پێرێ ڕوویاوە دوێنێ دووشەمە بووە یەکشەمە شتە ڕوویاوە خۆی بێت 48 کاتژمێر بەڵام 48 تاکەی تەواو نەکرد بۆ یەکنەماخستە کۆبوونەوە. سپاس وەڕز بیداشەکەمان سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی کاجرا بڕێوایە کاتژمێر 12 بەڕێوەبەری پۆلیسی پارێزگای سلێمانیش کۆنگرێکی ڕۆژنامەنووسی ئەنجام دات ئەمە زانیاریەکانی لایەمە بوو. زۆر سپاس بۆ پەیامنێرمان ڕاستی حەمامین کە لە شاری سلێمانیەوە لەگەڵمانە بووی سپاس بۆ زانیاریەکانت.